دەمانێت لەمە دوا ڕقەمی پێ ئەو ماتۆڕانەی کەمایە 2021 و 22 ئەوانە نا ئەوانی قەدیم ڕقەممان پێ بدرێتن بە 52,000 53,000 وەک و جنوب ڕقەممان پێ بدرێتن کێشەکەمان لە بۆ یەکلای بکرێتەوە بەڕاستی یعنی ناکرێ بە ئاهی هەندێک ماتۆر سوار و هەندێک ماتۆر سکێڵ هەمووی تێدا بستێتن باشی تێدایە خراپی تێدایە هەموو نەوەچی تێدایە دەمانێت لە بۆمە ئەمە ئەوە تقریبەن لە بۆ 10 ڕۆژ 12 ڕۆژ دەچی بەڕاستی ئیشمان نمە هیچ بازارمان نمە هیچ کار و کەسابەت لە بازاڕیدا نمە یعنی دەمانێت حکومەت کێشەکەمان لە بۆ یەکلای بکاتەوە گوتیان کۆمپانیای دانێت ئەمەش کۆمپانیاماندانە باشە وەرەقەی دو سال مقاومەی کرد 2 سال ئەمرێک هات گوتیان نابی کۆمپانیا بمینێ ئێلۆ نەمینێ زەریبێ خۆمان دەدا هەموو چارەن 40 وەرەقە 50 وەرەقەمان دەدا ئێستا گوتیان ڕادەوەستی ئێکاکەلۆ ڕادەوەستی گوتیان نابیتن مەمنوعە ئەمە ئاخر کردو چوینە ئاسایش لە ئاسایش پێم گوتم کاچی من ئەوە تامامە کۆمپانیای دمایە 4 کۆمپانیا لێکوان هەیە ئێستا لێ ناگەڕم بێتن گوتیان کاکە شتیوا لە نییە بەخوای قەدەغەیە گوتم کاکە ئاخە دوایە ماتۆر بە پارچە دێتن گوتیان کاکە بێتن و نێتن ئەمە بە هیچ نەوحەچی ڕێ پێ نادێت لە مێژە بە پارچە